سڵاوتان لێبێ بەڕێزان من ڕاگیرم هەواڵەکانتان پێشکەشەکەم. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کرێ باڵەخانەی لیژنەی ئۆلۆمپی هەرێم دابین دەکات. لەوڕۆوە لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان ڕایگەیاند دوای کۆبوونەوەیان لەگەڵ قوبات تاڵەبانی لە کۆتایی ساڵی ڕابردوودا کرێ 16 مانگی باڵەخانەی لیژنەی ئۆلۆمپی دابین کردووە. لەو دانیشتنەدا قوبات تاڵەبانی ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی کاری لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان و وەرزشوانانی هەرێمە بۆ ئەم مەبەستەش پشتیوانی حکوومەتی بۆ لیژنەی ئۆلۆمپی وەک دامەزراوی فەرمی وەرزشی هەرێمی کوردستان دووپات کردەوە. سەرۆک و جێگرانی سەرۆک و ئەمیداری گشتی و ئەندامان لە دەستەی کارگێڕی و ستافی بەڕێوەبەران لایەکەتی وەرزشیەکان و وەرزشوانانی هەرێمی کوردستان سوپاسی قوبات تاڵەبانیان کرد لە بەرامبەر دابینکردنی کرێی باڵەخانەی لیژنەی ئۆلۆمپی. وادەی یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکۆمار نزیک دەبێتەوە و بەشێک لە لایەنە سیاسی عێراقیەکان و ڕۆژنامەنووسانی نەتەوەکانی دیکە دووبارە هەڵبژاردنەوەی هەواڵ دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق بۆ ئەم قۆناغا بەگرنگ دەزانن. بۆچوونی عێراقیەکان بە ئاراستەی وەرگرتنی پۆستی سەرۆککۆمارە لەلایەن هەواڵ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح. چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ دانیشتنی پەرلەمانی عێراق سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار کێ گونجاو و شایستەترا بۆ ئەو پۆستە. وەڵامی ئەم پرسیارە لەلای ئەو کەسانەیە کە چاودێری پرۆسەی سیاسی دەکەن. السيد برهم صالح والذي لديه نظرة عامة قبل رأي العام العراقي بأنه نجح بإدارة بە تێڕوانینی عراقیەکان بەرەم ساڵح سەرۆکۆماری پێشوو کەسێکی سەرکەوتووە بەڵام هۆشیار زێباری مەلەفی گەندەڵی لەسەر و لە کابینەکەی پێشوودا دوورخرایەوە بە بۆچینی من ڕێکەوتنی سیاسی و بابەتی شەراکەت لە نێو پەرلەمان بڕیارەدات کێ سەرۆکۆمار داخل البرلمان هي من تقرر من يكون رئيس الجمهورية. سەردەمانێک کە مام جەلال سەرۆککۆماری عێراق بوو لە جێگای ڕەزامەندی هەموو چین و توێژوونەتەوەکانی وڵات بوو. ئێستاش دەوترێ خەڵکی چاوەڕوانی کەسێکە بۆ پۆستی سەرۆککۆمار هاوشێوەی ئەو سەرکردەیە بێت. لە نێو دوو کاندیدی سەرەکیش ئەوەیان بە شیاو دەزانرێت کە هیچ دۆسیەیەکی گەندەڵی لەسەر نییە. اليوم المواطن العراقي يبحث عن من يكمل مسيرة الراحل المرحوم مام جلال وهي هاوڵاتیانی عێراق بە دوای کەسێک دەگەڕێن وەک سەرۆک مام جەلال بێت و درێژە پێدەری ڕێبازەکەی ئەو بێت چونکە بە سەمام و ئەمانی عێراق ناو دەبرێت. وە کەسایەتی بەرهەم ساڵح کەسایەتیەکە ڕێبازی مام جەلالی هەڵگرتووە لە واقعیشدا لەسەر ئاستی پەیوەندیەکانی دەرەوە و وڵاتانی دراوسێ ڕۆڵێکی باشی هەبووە. من پێم باشە بەرهەم ساڵح لە سەرۆک کۆماری بمێنێتەوە. أن الأجدر الإبقاء على من أكمل هذه المسيرة بامتياز. يعني منطقيا هذا المنصب هو منصب حساس. لە ڕاستیدا پۆستی سەرۆکۆمار پۆستێکی ئەستیارە چونکە پارێزەری دەستورە و پێویستی بە کەسێکی پاکە. زیاتر کێبڕکێ لە نێوان دوو کاندیدا یەکەمیان بەرهەم ساڵح و دووەمیشیان هۆشیار زێباریە. بەرهەم ساڵح ئەزمموی پێشوو هەیە و کەسێکی پاکە بەڵام هۆشیار زێباری گومانی گەندەڵی لەسرە. الشخص الثاني في دورات سابقة عندما كان وزيرا أثيرت حوله شبهات متعلقة بالفساد. حوتی ئەم مانگا ئەو ڕۆژەی دانیشتنی پەرلەمانی تێدا دیاری کراوە بۆ دەنگدان لەسەر پۆستی سەرۆککۆمار. کاندیدی سەرەکی یەکێتیش هەواڵ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە. هاوکات دەوترێت عێراقیەکان کەسێکیان دەوێت ڕابردوویەکی پاکی هەبێت و خەمخۆری ڕاستەقینەی وڵات بێت. یوسف مراد، کەناڵی کەرکووک. چاودێرانی سیاسی تاکید دەکەنەوە پۆستی سەرۆککۆمار ئیستیحقاقی کورد و لە نێو کوردیش مافی یەکێتی نیشتیمانی کوردستانە. هەر بۆ یای کێتیش هەواڵ دکتۆر بەرهەم ساڵحی کاندید کردووە کە هەمیشە ئامانجی خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراقە. گفتوگۆی پێکاتە و لایەنە سیاسیەکانی عێراق لەبارەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتەوە بەردەوامە. دوای دەست بەکاربوونی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی بڕیارە حوتی ئەم مانگا دووەم کۆبوونەوەی ئەو ئەنجومەنە بەڕێوە بچێت کە تایبەتە بە پرسی هەڵبژاردنەوەی سەرۆک کۆمار. چاودێرێکی سیاسیش دەڵێت
بەپێی ئەو تەوافقە سیاسی کە لە عێراقدا هەیە دەبێت پۆستی سەرۆکۆمار بۆ کورد و لە نێو کوردیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. ئێمە سوورین لەسەر ئەو شێوازی تەوافقی کە لە عێراقا لە 2005ەوە پەیڕەو کراوە، بەڵام بەداخەوە لە 2010ەوە لایەنێک ئەوێ ئەو شێوازی تەوافقیە تێک بە کە تا ئێستا کاری لەسەر کراوە و پێم وا بێ تا ئێستا شێوازێکی باشیان لێکتەگەشتێکی باشە بۆ پێکاتەکانی عێراق، چونکە عێراق تایبەتمەندیەکی خۆی هەیە. پێویستە کورد ماف و شایستە دەستوریەکان بکات بە ئەولەویەت لە دانوستانەکانی بۆ پێکێنانی حکوومەت. نووسەرێکیش هەڵبژاردنەوەی هەواڵ دکتۆر بەرەم ساڵح بە هۆکارێکی سەرەکی دەزانێت بۆ ڕێگری لە هەر هەوڵێک کە دژ بە مافەکانی کورد بدرێن. کاک دکتۆر بەرهەم بۆ پێی کە سەرۆک کۆمارە و پارێزەری دەستورە و کوردێکی ڕەسەن و هەڵبژێرا و کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەمیشە داکوکرد بووە لە بەرژۆندێ باڵەکانی گەلی کورد و لە مافەکانی گەلی کورد. ئێمە ئازانین کە هێزگەلێک هەبوون لە کوردستان هەمیشە دۆخی سیاسی و پەیوەندی سیاسی و پەیوەندی دارایی و ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا تێکداوە، بەڵام ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە هەمیشە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانەی داوەوە. لەوێشەوە کاک بەرهەم وەکو سەرۆک کۆمار هەمیشە پاڵپشتی ئەو وەفدی دانوستکارانە بووە کە لە هەرێمی کوردستانەوە چوونەتە بەغا بۆ بوونی پێگەیەکی بەهێز و دەستەبەرکردنی ماف و شایستە دەستوریەکان و پشکی کورد لە حکوومەتی نوێی عێراق پێویست بوو لایەنە کوردستانیەکان بە یەکریزیەوە بچنە بەغدا، بەڵام بە پێشکەشکردنی کاندید بۆ سەرۆک کۆمار لەلایەن پارتێکی سیاسیەوە ڕەنگە ئەو خەونە لەبار بچێت. دروستبوونی یەکەمین کابینە حکوومەت لە عێراقی نوێدا و لە ساڵی 2005 بە شێوەی تەوافقی سیاسی بوو. بەپێی ئەو تەوافقە سیاسیەش دابەشکاری پۆستەکان بەم جۆرە بوون: پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە و پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆ سوننە و پۆستی سەرۆک کۆماریش بۆ کورد و لە نێو کوردیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. بەپێی ئەو تەوافقە سیاسیەش بێت دەبێت بۆ 4 ساڵی داهاتووش جارێکی دیکە سەرۆک کۆمار هەر لەم ڕێگەیەوە بچێتەوە نێو کۆشکی سەلام. یەکێتی نیشتیمانی کوردستان بە کاندیدکردنەوەی هەواڵ دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆک کۆمار هەنگاوێکی گەورە و دروستی ناوە و کادر و ئەندامانی یەکێتیش پشتیوانی ئەو بڕیارە دەکەن. ئاماژە بۆش دەکەن ئەو پۆستە ئیستحقاقی یەکێتیە و لە ڕابردووشدا توانراوە لە ڕێگەیەوە بە شێوەیەکی باش بەڕێوە ببرێت. کادیر و ئەندام و لایەنگران دەڵێن یەکێتەکەیان هەنگاوێکی گەورە و دروستی نا بۆ کاندیدکردنەوەی هەواڵ دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق و دەژڵێن ئەو پۆستە ئێستحقاقی یەکێتیە و توانراوە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی عێراق و هەرێم بە باشترین شێوە بەڕێوە ببرێت. دیارە پۆستە لە بە ئیستحقاقی کووردە، لەناو کوردیش پۆستی حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستانە. هەر لە سەردەمی سەرۆک مامجەلال دەوری باڵای بینیوە لە ئەمن و ئاسایشی عێراق. جەنابی دکتۆر بەرهەمیش وەکو خۆی ئاماژە پێدا خوێندکاری سەرۆک مامجەلالە، بۆیە ئەمە گومانمان نەبووە لە درسۆزیە و لەو چەند ساڵی لەوێن دەربووە. لەو پۆستەی کە ئێستا مڕەشەحش کراوەتە لایەن یەکێتی نیشتیمانی کوردستان، هەموو کورد بە عام و عێراق بەگشتی حەزەکەن دکتۆر بەرهەم بێتەوە سەرۆکی کۆمار. ئێستاش کە دەبینین ئەم پۆستە لەژێر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە کە هەواڵی بەڕێزمان بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکاتی دەکات، بە هەمان شێوە دەتوانین بڵێن بۆ هەرێمی کوردستان باش بووە و لایەنە ئیجابیەکانی زۆر باشتر بووە. بۆیە لە ئێستاشدا ئەو پۆستە هەر بە باش دەزانی کە لەژێر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بێ و کادر و ئەندامان جەخت دەکەنەوە پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتیە و ئازادە لە کاندیدکردنی هەر هەواڵێکی و بە مافی هیچ هێزێکی نازانێت دژایەتی بکات و ڤیتۆی هەبێت. ئێمە وەکو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستی زانین ئەو پۆستە بۆ کورد بێ لە ناویدا بۆ کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ کە بەڕێز دکتۆر بەرهەمە بۆیە لە سەرەتای ڕژیم لە سەرەتای
لە ناوچوونی ڕژێمی باسەوە کە ئەم پۆستە لای کورد بووە لە ناویاندا لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە بۆ دوو جەولە بۆ دوو خولی سەرۆکایەتی کۆمار لای بەڕێز جەنابی مام جەلال بووە لە دواتر بە دوای یەکدا هەر ئەم پۆستە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پڕ کراوەتەوە بۆیە توانیوێتی ببێت تعاملی خێر هەم بۆ هەرێم و بۆ بەغدا و توانیوێتی کۆمەڵێ دەستکەوت لەسەر دەستی ئەم کاندیدانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوم بۆ پۆست سەر کۆمار بەدەست بێ. دوای ئەوەی پەرلەمانی عێراق ناوی 25 کاندیدی ئاشکرا کرد بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کە کاریگەرترینیان دکتۆر بەرهەم ساڵحە کەوا بڕیارە لە چەند ڕۆژی ئایندا بە شێوەی دیموکراسیانە هەڵبژاردنیان بۆ بکرێت. زۆرێک لە هێزە سیاسیەکانیش پشتیوانی خۆیان بۆ کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربڕیوە. لا قەزای کۆیەوە کاروان نازم، کەناڵی کەرکووک. شارەزایانی بواری یاسا بۆ پارێزگارکردن لە پێگەی هەرێم و مافە یاسایی و دەستوریەکانی گەلی کورد لە چارچەوەی عێراقدا کاندیدکردنەوەی دکتۆر بەرهەم ساڵح بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق بە گرنگ ناو دەبن و پشتیوانی تەواوی بڕیاری یەکێتین بۆ ئەو مەبەستە. کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە و چاودێرێکی سیاسیش ئاماژە بۆ ئەوە دەکات دکتۆر بەرهەم سەرکردەیەکە هیچ دۆسیێکی گەندەڵی لەسەر نییە. دکتۆر بەرهەمیش تاکە سەرکردەیەکی دەگمەنە لە عێراقدا کە دۆسیەی گەندەڵی لەسەردا نییە. جیاواز لەو کاندیدانی کە ئێستاکە بانگەشیان بۆ دەکرێتن. بۆیە لە ئێستادا کە قسە لەسەر کاندیدکردنەوەی بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح دەکرێت دەتوانین بڵێن بە چاوێکی بە ئاگاوە کەسێکی هۆشیارە هۆشمەندە لە بەڕێوەبردنی ئەو پۆستە ڕۆڵێکی کاریگەری بینیوە توانیوەتی درێژە پێدەری سیاسەتی ڕێبازی هەواڵ مام جەلال بێتن. ئەندامێکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستانیش دەڵێت سەرۆکۆمار ڕاعی دەستورە و ڕێگە نەدرێت کەسانی بێ ئەزمون ئەو دەسەڵاتە وەربگرێت و چەند مادەیەکی دەستوری شەیە چارەنووسی هەرێمی کوردستان دیار دەکات کەسانی بەتوانا و متمانە پێکراوی پێویستە پارێزگاری لێ بکات. سەیری مادەکانی دەستور بکەی لە مادەی 56 و 73 و 70 یعنی ئەوە هەمووی ڕوون دەبیتەوە کە سەرۆکۆمار زۆر کە زواتێ دەگا کە دەسەڵاتێکی تەشریفاتی بەحتە و ینی تەواو هیچ کەی نییە، بەڵام سەرۆکۆمار خۆی ڕاعی دەستورە و ئیلتیزام بە سەروەری خاچی عێراق دەکا و ئیلتیزام بە هەموو ئەو یاسانە دەکا کە دەرەچی هەندێک مادەی گرنگ هەیە کە زۆر گرنگە بۆ لەناو دەستوردا هەیە و خزمەتی بەرژەوەندی گەلی کوردستان دەکا و خزمەتی ینی میلەتی کوورد دەکا لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی کەلتوری، لەوانە هەمووی هەتا لە ڕووی یاساییش وەکو باس مەکراوە هەمووی ینی تێدا هەیە. سەرۆک کۆمار دەبی شخصیەتێکی ینی مەقبول و لایەن دەولی دەوڵەتانیش پێ ڕازی بن کە دەوڵەتانی ئیقلیمی، دەوڵەتانی گەورە و خەڵکی عێراق بەگشتی و کەسایەتێکی ئەوە بێ ئەزمموی هەبی لە حکومڕانی. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە پۆستی سەرۆکۆمار مافی کورد بووە و لە نێو کوردیشدا ئێستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەهۆی بەهێزی کەسایەتی دکتۆر بەرهەم لە نێوەندە سیاسیەکانی هەرێم و عێراق بەهێزترین کاندیدا بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. دەستگای لوتکا بۆ کاروباری ئاوارە و پەنابەران ئاشکرای کرد تا ئێستا نزیکەی 700 کۆچبەری کورد لەسەر سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا ماونەتەوە. ئاری جەلال سەرۆکی دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران لە لێدوانێکیدا ڕوونیشی کردوێتەوە. جگە لەو 700 کۆچبەرە کووردا نزیکەی 250 کۆچبەری دیکەش لە پایتەختی بیلاڕوسیا لە هۆتێلن یاخود شوێنی نیشتەجێبوونیان بۆ دابین کراوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد لە ماوەی 8 مانگی ڕابردوودا نزیکەی 9000 هاوڵاتی عێراقی و هەرێم ڕویان لە بیلاڕوسیا کردووە. بەشێکی کەمیان توانیویانە بگەنە وڵاتانی ئەوروپا، ئەوانەشی کە ماونەتەوە زۆربەیان خوازیارن بگەڕێنەوە. بەڵام ئەو بڕەپارەیە کە خەرجیان کردووە پێویست دەکات لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی کۆچ و کۆچبەران و دەستگای کۆچی نێودەوڵەتی قەرەبوو بکرێنەوە تا بتوانن تێکەڵی کۆمەلگا ببنەوە. لەلایەکی دیکەوە بەهۆی سەرماوسۆڵەوە 12 کۆچبەر لە سنووری نێوان تورکیا و یۆنان گیانیان لەدەستدا و هەردوو وڵاتیش یەکتر بە هۆکاری ئەو ڕووداوە تۆمەتبار دەکەن. پارێزگاری بانکی ناوەندی عێراق ڕەتی دەکاتەوە.
گۆڕانکاری لە نرخی دۆلار بکرێت. ئەمار حەمەد پارێزگاری بانکی ناوەندی لە لێدوانێکدا ڕوونشی کردەوە. سیاسەتی نەختینەی عێراق تەنیا لە دەسەڵاتی بانکی ناوەندیدایە و لە ئێستاشدا گۆڕانکاری لە نرخی دۆلار بەرامبەر با دینار ناکرێت. ئاماژەی بۆ ئەوەش کرد لە ماوەی ساڵی ڕابردوودا بەرزبوونەوەی نرخی نەوت بووەتە هۆی زیادبوونی یەدەگی دراوی بیانی کە گەشەکردنێکی بێپێشینەی بەخۆوە بینیوە بەراورد بە ساڵانی پێشوو. ئەوەشی خستە ڕوو ئەو گەشەکردنە بەهۆی وەبەرهێنانە جۆرا و جۆرەکانی بانک و بەڕێوەبردنی بووە بەپێی سیاسەتێکی نەختینەیی دوور لە مەترسی. بەرەبەیانی ئەمڕۆ چەند موشکێک ئاراستەی بنکەی سەربازی زەلکانی هێزەکانی تورکیا لە بەعشیقە کرا. سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردەوە. بەرەبەیانی ئەمڕۆ چەند موشکێک ئاراستەی بنکەی سەربازی زەلکانی هێزەکانی تورکیا لە پەرێزگای نینەوا کراوە. بەڵام زانیاری لەبارەی زیانی گیانی و مادی نەخراوەتە ڕوو. بە ئامانجگرتنی ئەو بنکەیەش هاوکاتە لەگەڵ بۆردومانی سوپای تورکیا لە کەمپی مەخمور و چیای قەرەچووق کە بەهۆیەوە چەندین کەس شەهید و بریندار بوون. بنکەی زەلکان بنکەیەکی سەربازی تورکایە و دەکەوێتە دەوروبەری چیاکانی ناحی بەعشیقا. زیاتر لە 1000 سەربازی تورکی و 4000 سەربازی عێراقی تیایدا جێگیر کراوە. شەوی ڕابردوو هێزێکی تایبەتی ئەمریکا ئۆپراسیۆنێکی دژی داعش و گروپە توندڕەوەکان لە سووریا ئەنجامدا. لەو ڕۆوە وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن ڕایگەیاند هێزی تایبەتی فەرماندەیی ناوەندی ئەمریکا ئۆپراسیۆنێکی سەرکەوتویان لە باکووری ڕۆژاوای سووریا دژی تێرۆرستان ئەنجامدا و هیچ زیانێک بەر هێزەکانیان نەکەوتووە. هاوکات ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە. هێزەکانی ئەمریکا ئۆپراسیۆنێکی دابەزینی ئاسمانیان لە باکووری خۆراوای سووریا و لە نزیک سنووری تورکیا ئەنجامداوە و پێکدادانی ناوەندی لێکەوتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد ژمارەیەک هەلیکۆپتەری ئەمریکی لە نزیک کەمپی ئەتما ئۆپراسیۆنێکی گەڕانیان بە دوای ژمارەیەک داواکراودا ئەنجامداوە و بەهۆیەوە پێکدادان دروست بووە. بە پێیوتەی ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە ساڵی 2019 تا ئێستا ئەمە گەورەترین ئۆپراسیۆنە کە ئەمریکا لە سووریا ئەنجامی دابێت. وەزارەتی بەرگری ئەمریکا هێزی زیاتر ڕەوانەی ئەوروپا دەکات و رووسیاش نیگەرانی دەردەبڕێت و دەڵێت ئەمریکا ڕەوشی ئەوروپا ئاڵۆزتر دەکات. جۆن کێربی و تەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن ڕایگەیاند بەنیازن نزیکەی 1000 سەربازی ئەمریکی تر لە ئەڵمانیاوە بگوازنەوە بۆ ڕۆمانیا. ئەمە سەرباری 2000 سەربازی تر کە لە ئەمریکاوە ڕەوانی ئەڵمانیا و پۆڵەندای دەکەن وتیشی بڵاوکردنەوەی ئەو هێزانە بۆ هەمیشەیی نییە، تەنیا بۆ دڵنیاییدانە بە هاوپەیمانەکان. ئەوەش بەهۆی ئەوەی رووسیا هێزێکی زۆری لەسەر سنووری ئۆکراین جێگیر کردووە. لای خۆشیەوە دیمیتری پیسکۆف وتەبێژی کۆشکی کرملین وەڵامی پەنتاگۆنی داوەتەوە و دەڵێت بڵاوکردنەوەی هێزی ئەمریکا بەمانای ئەوە دێت ئەمریکا ئاڵۆزیەکان لە ئەوروپا زیاتر دەکات و ئەوەش جێی نیگەرانی رووسیایە. بە یارمەتی هاوکارانە ماوەڵەکانم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون.